ئێمە شاریەکێک بووین لەو خێزانانەی کە لە لادێیەکەی خۆمان وەکو خەڵکێکی ئاسایی ژیانی ڕۆژانەی خۆمان بەڕێەکەین. من سعد نوری حەیدەر دانیشتووی گوندی وەلی حەیدەر تەبان ئەو ساڵی کە ساڵی 1970 کە پرۆسەی بەدناوی ئەنفال دەستی پێکرد ئێمە بە خانەوادەوە چوو بووینە گوندی فەتاح عۆمەر هەتا ئەو ساڵانەی کە حکوومەتی عێراقی بڕیاریدا هەموو گوندەکانی کوردستان خاپوور بکە دیارە هاوشێوەی ئەوە گوندی فەتاح عۆمەرشی خاپوور کرد و پاشان ئێمە لەو گوندەوە هەڵهاتین لە ترسی سوپای ڕژێمی پێشووە چووینە گوندی تووکن تقریبان چەند مانگێک بەبیرم دێ لەوێ ماینەوە پاشان پرۆسەی بەدناوی ئەنفال کە کاتە قۆناغیستیەکە هەموو گەرمیانی گردەوە تونتر بوو لەسەر خەڵک دوای چەند ڕۆژێک بە پێ ڕێکردن و ئەوانە خەڵک وەزعێکی زۆر خراپی هەبوو ژیانی تاڵ بوو ئێمەش من کوڕی مناڵی گەورەی ماڵ بووم ئەوانەی تر هەموو لە من بچووتر بوون تەبان لەگەڵ باوکم و دایکم و خانەوادەکەمان بە کاملی هاتینە دێی ملە سوورە و لەوێ سەیرمان کرد ئەو ڕۆژەیە کە چۆنەڵەیە ڕۆژی حەشر و ئەوەی کە ئێمە لەوێ بینیمان ئیسا من پێم وانە هیچ ڕۆمان نووسێک لە دنیا بتوانێت پێناسەی ڕۆمانیا بکا کە خەم و ئازاری ئەو کارە ساتە هەڵبگرێ. ئەو ڕۆژەی کە بەبیرم دێ بەیانی زوو کەوتینە ڕێ بۆ تۆپزاوە تقریبان دەوری عەسر گەیشتینە بەندیخانەی تۆپزاوە کە چووینە ئەوانە باوکمیان لە ئێمە جیا کردەوە بەبیرم دێ باوکمیان کە بردە ئەوانە جلی کوردی لەبەرا بوو قاتێکی کوردی لەبەرا بوو پشتوێنەکەیشیان لە پشتی کردەوە شان ئەوەی کە شانە و ئاوێنەی بچووک و ئەوانەی پێبوو ئەو سەردەما ئەوانە باو بوو لە لای خەڵکی لادێنشین و ئەوانە بۆ چاکردنی شوار بوو دەموچاو ئەوانە ئەوە هەمویان لیان وەرگردەوەی کە پارەی وردەی پێبوو لیان سەند پاشان ئێمەیان لەگەڵ دایکما و لەگەڵ ئەو عایلانەی تر کە هاوشێوەی ئێمە بوون و مناڵیان بچوو بوو ئێمەیان بردە قاعەیەک تاکو ئێستا من نەباوکم بینیوە و نە ئەیژزانم چی بەسەر هاتووە پاشان تقریبان دەور چواری بەیانی شەو بوو دنیا سیارەیان هێنا بە سیارەی مقەپەت لەوێ و لە تۆپزاوەی ئێمەیان بار کرد بەسەر ئێستا ئەزانم بۆ ڕێگایە کاکاتە ڕێگای دووەلی بەسرە بەو ڕێگایە ئێمەیان هێنا بۆ ئەم بەندیخانەیە کە بەندیخانەی نوگرە سەلمانە. لەبەرەوەی کە وزەیان نەبوو گۆڕێکی نزیک و بچووکیان بۆی هەڵە کۆڵی کە لەوێ تەسلیمی خاکیانە کرد و خۆڵێکەکەمیانەدایە سەریا ئەوانە هاتنەوە لە دوای ئەوان سەگەڕەشەکە لەوێ تەرمی مردوەکانی دەرەکرد ئەی خواردووە ئەوە بووەتە چیرۆکی زۆر تاڵی بەندیخانەی نوگرە سەلمان کە چیرۆکی سەگەڕەشەکە لێرەوە دەستپێکە ئەمەیە. من لەگەڵ خاڵۆمە ئەو ڕۆژەی کە تەرمی پورزاکەمیان برد بۆیانە لەگەڵ خاڵۆمە چوون بۆیانە کە تەرمی پورزاکەمان تەسلیمی خاکرد من بە چاوی خۆم سەگەڕەشەکە و چیرۆکی سەگەڕەشەکەم لەوانە بینی. ئەو وەختەی کە ئێمە لە دەبز و هاوراینە ئێرانە تەبعاً یەکەم شەو کە هاتینە ئێرانە دایکم وەختی ولادەی بوو وەزعی زۆر خراپ بوو هەل ناو پاسەکان کە هاتین وەزعی زۆر خراپ بوو
طبعا حاڵەتی ئەوەی بوو کە مناڵی ببێ و ئەوانە لەوێ لەو ڕێڕەوە کە ئەچیتە ژوورەوە دەرەجێکی تایە دایکم لەوانە مناڵی بوو خوشکێکم بوو لێرانە خاڵۆم پاش لە دایک بوونەکەی ناوی ناسەحەر. ئەوەی کە چیرۆکێکی زۆر لە هەمووی ناخەژێنترە لەلام مامە حەمە هەبوو خەڵکی گوندی عەزیزقار و پیانەوت حەمەخولە. دیارە ئەو زەمانەی کە هاتووە ئێرانە سژن بوو لەگەڵ ئەو بەشەی ئەو لای کە پۆلیسی لێبوو لەگەڵ پۆلیسێکە کۆنتاکتێکی دروست کردبوو وەکو ناسیاوی و ئەوەی لێ هاتبوو. پاشماوە ئینە ئەو ڕۆژەی کە ژەمی نیوەڕۆیان خواردبوو پۆلیسەکان برنجی پاشماوەی دەستی خۆیان مابوو دابوویانە مامە حەمەخولە. مامە حەمەخولە خۆشی بەتەنها پێی نەخورا بوو هێنابووی کوڕێک و کچێکی لەگەڵا بوو بۆی پێکەوە بیخۆن. دیارە ئەو وەختەی کە برنجەکەیان خوارد دەنکە برنجەکە لە شوێنی عیلەکە لە ناو قاعەکەی و بەر لایەکەوتو بوو. حەجاج ئەو زاڵمەی کە سەرپەرشتی ئێرەیە کرد لە جێگای دانیشتنی ئەوان لە ناو قاعەکە دەنکە برنجەکەی دۆزیەوە و پاشان مامە حەمەخولە و کوڕوکچەکەی برد بۆ ماوەی شەو ڕۆژێک لە ناو ئەم ساحەی بەندیخانە کە عاریزەیەکی تۆپانی تیا بوو هەمویانی بەست و تعزیبێکی زۆر خراپیانیدا کە ئەوە بەڕاستی بە حیاتی لە ناخمایە پێم وانە بە هیچ شتێ لە ناخم دەربچێت.